مەیدانی ئاژەڵانی سلێمانیە و بەهۆی هاتنەوەی جەژنی ڕەمەزانی پیرۆز خواست و بازاڕەکە گەرمگوڕێکی زیاتری پێوە بینرێ و لە هەمان کاتیشدا گاودارێک بە پەیامی وت کە لە ماوەی 35 ساڵی تەمەنی کاری ئەودا هیچ کاتوەکو ئێستا گۆشتی حەیوان بە زینەقەپان گران نەبوو. باسی لەوەکە کە هەموو گۆشتەکان و هەموو گۆشتی حیوانەکان یاخۆت ئاژەڵەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بوو. کاک خەلیفە جەناب 35 ساڵە سەرقاڵی ئەم پیشەی گاوداری و فرۆشت و کڕینەوەی پێمان بڵێ لە ماوەی تەمەن تا ئێستاکێ باشترین دۆخە لە ڕووی نرخەوە یان خراپترینە؟ وەڵی سێ نرخەکەی زۆر بەرزە، زۆر بەرزە و بۆ فەقیر و فقرا خراپ گوناح. لە ماوەی 35 ساڵ شتیوە ڕووی نەداوە ئەو نرخەی ئێستا. ئەو نرخەی سێ گرانی زۆرە، سێ زۆر گران. دەست خۆش